چای بەرز بووبار ئێستا یۆنانەکان تەبیعی یەکێکن لە شارستانیەتە مەزنەکان ڕێنیسانس لەسەر شارستانیەتی ڕۆم و یۆنان دروست ئەمە ڕیشیش ڕێنیسانسی ئەوروپایە یۆنانەکان دەوڵەت شاریان هەبوو وەک سۆمەریەکان ئەسینا سپارتا و شەڕیشان لەگەڵدا بەڵام ئەرستۆ و سوقرات و ئەفلاتۆن و پیتاگۆرس و فلان و ئەفلۆتین و دەیان فەیلسوف فکری فەلسەفە لە یۆنانەوە سەرچاوی کردووە ئەچیتە یۆنانیەکان هەشارێ دەوڵەتێ بووە ئێستا یۆنانی ئێستا 10 ملیۆن کەسە 5 ملیۆنی بەس لە ئەسینا دەژی 5 ملیۆنی بەسەر خاچی یۆنانە یۆنانیەکان تورکیای ڕۆژاوا بەشێکە لە یۆنان هەندێک شاری مێژوویی یۆنان هەتا دروستبوونی دەوڵەتی تورکیا زیاتر لە 1 ملیۆن یۆنانی لە ئەزمیر و ڕۆژاوای هیجەدا بوون دوایی ڕاگژێزرانەوە قوبرس ناوچێکی یۆنانی تۆ قوبرس بەرامبەر سووریا و لوبنانە ئەم دەبەرە هەمووی بەشێکە لە شارستانی کریت عالەمێک بووە بۆ خۆی سقلیا یعنی هەر شوێنە بەشێک بووە پێکهاتیی شارستانی بووە نمونەیەکی شارستانی بووە بەڵام بە شارستانێکێکی بەرزیش لەمەشا دەکرێت بتەوێ خوێندنەوە بۆ مێژووی کورتکەی ناکرێت بە پێوەری نەتەوەکانی تر تۆ خوێندنەوە بۆ مێژووی کورتکەی ئێمە نەتەوەیکی جوگرافیاکەمان کاریگەریەکی زۆریا بۆ ئەوەی کە ئێمە دەوڵەتی بچووک دروستکەی کاکە گەڕیلێ هاتوۆتە مدلیس و تێتی لە دیوەخانی عەبداڵخان کاکە ئەتەکێت زۆر لە ئەتەکێتی سوڵتانەکە بەرزترە پێشوازی دیوەخان یعنی ئەتەکێتی هەسوکەوت و تەشریفاتی زۆر لە سوڵتانی عوسمانی ڕاقیتر بووە ئەمە سەرچاوە بادەوە ئێمن بۆ باوەڕی پێ نەکەن کابرایەکی گەڕیدەی ئەوروپایی خۆ خزم نەبووە ئامۆزام نەبووە نادوە بەڵام سوڵتان موراد دێ کاکە سوڵتان موراد یەکی چکەیە محمودی دۆمەچیانە دێ کاکە کە ئەیڕوخێنێ ئەڵێ حەوت وەلیا چەلەبی ئەڵێ حەوت بار کتێبی لە کتێبخانەکەی میر عەبدال بردووە کە هەندێکیان بە ئاوی زێر نووسراوە سڵتان ئەحمەد کاکە ئەمە شارستانیەتە بابان بڕۆ کاکە ڕیچ دەربارەی بابان دەڵێت چی واز لە شارەکەیشە ڕۆزان بێنە کە چۆن باسی دەوڵەتی بابان دەکات کاکە بزانە چی ئەڵێ دەربارەی بابان ئەی کاکە میر محەممەد بی زەلامی ناردووە لەوێ تۆپخانەی لەو چایە دروست کردووە لەگەڵ محەممەد عەلی پاشای میسر پەیوەندیان کردووە کە دەوڵەتی عوسمانی بڕوخێنن جوڵەشی کردووە بۆی دەوڵەتی عوسمانی بڕوخێنێ ئینگلیز و فەرەنسی و ڕووسی یارمەتی دەوڵەتی عوسمانیان داوە بۆەوەی ئەو شۆشەی هەردوولا بڕوخێنێ ئەجا هەندێشت هەیە بەڕاستی خوێندنەوە بۆ مێژووی کورد ناکرێ ئەبێ بە تایبەتی لە گوێرەی واقع حاڵی مێژووی کوردەوە خوێندنەوە بۆکەی بەڵام سەبارەت بە لە دەستدانی خاک بەڵێ ئێمە کۆمەڵی نقطەی زۆفمانەیە مەسن تۆ ئەگەر لە کەسایەتی مرۆڤی کورد بکۆڵیتەوە پیاوێکی ئازایە پیاوێکی سەرڕاستە پیاوێکی ئەمینە ڕێز لە ئافرەتەگرێت بەڵام لە هەمان کاتا کۆمەڵێ هەیبیشمان هەیە لە ڕووی سایکۆلۆژی و کەسێکی وەکو عەلیوەردیمان دەوێت کەسایەتی مرۆڤی کورد بخوێنێتەوە نقطە زۆفمان هەیە تعسوبێکی بێمانامان هەیە کابرایەکی یەزیدی دەبینین چونکە ئەو هینە ڕقی لە تەفکردنە تۆ لە وشەی شەیتان پێی سبزازە بێتون نالە دە شەیتانێک ڕووی سبزازی کاکە لێتە تۆرێ گاڵتە بە هەورامیەکەیەکەی ئێکابرا بیر لەوە کاتەوە خۆی لێ جیاکاتەوە لۆر کاکە شۆڕشی کورد نەچۆتە ناو لە ڕستانەوە لۆر بەشێکە لە کورد کاکەوەتە شەرفنامە پێش 400 ساڵدان درراوە گۆران کرمانج لۆر کەڵهۆڕ حقایقن وەکو جەنابیش فەرموو بەڵێ ئەوە داژیرکەرانن دێن هیچ لەسەر مێشکی مرۆڤی کورد دەکەن تۆ ئەوەی پەرتت دەکەن ئێمە پێویستمان بە فکرێکی نەتەوەییە هەمومان کۆکاتەوە هەمومان لە چوارچێوەی کوردبوونا کۆکاتەوە ئێوە دەزانن بە ڕێزان ئەگەر چیتە ناو کەلتوری یاسانی یا کەلتوری ئێزدی لەوێ بۆنی کوردایەتی زیاترەکەی لەوێ هەست بە کوردبوون زیاترەکەی ئێمە کە چوینەتە سەر دینێچکە زۆر لە کەلتوری خۆمان لەدەستداوە بەبێ ئەوەی بزانین کەلتوری بێگانەمان وەرگرتووە نەهاتووی دینەکە وەرگرین و تێکەڵ لە کەلتوری خۆمانکەی هاتووی دینەکەمان بە کەلتوری بێگانە وەرگرتووە دەین کابرای یارسانمان پێ بێگانەیە پێمان کافرە هێزیەکەمان پێ کافرە لە حاڵەتێکە دینەکان هەموو سیستەمێکی لاهوتن خوا ناسێ هیچ فەرقیان نییە هەر هەمووی خوا دەناسێ جا بۆیە ئێمە پێویستمان بە فەلسەفەیەکە پێویستمان بە فەیلسوفێکە هەمومان لە دەوری کرۆچی یەک
فکری یەکگرتو کۆکاتەوە کاکە تورک بەخوا ئەمەتە NDA دەڵێ علم دەڵێ لە ١04 ئەو 7 ملیۆن تورکی کە لە تورکیا هەیە ئەسڵیان تورکە لە 196 غیرە تورکە و تورکیا و باوەڕی بە تورک بوونە من عەرەبم بینیوە خەڵکی ئەوە ئەسکەندەرۆنیە بە شوڕە عەرەبیە قسەی کردووە عەرەب پیس تورک جان قسە کابرا عەرەبە وە بە عەرەبیش قسەکە ئەمەندە ئیشیان لەسەر دەروون مێشکی خەڵکەکە کردووە خستۆتیان لە مێشکی هەموو کوردێکەوە تورکێکەوە ڕقی لە ئاڵای کوردستان بێت دژی کورد بێ وشەی کوردستانی قبوڵ نەبێت ئێمە چیمان کردووە وەکو مامۆستا فەرمووی ئێمە خەڵکە بیرمەندەکانمان دەچن نیتشە و هیندێنن کاکە دەبێت ئێمە فەیلسوفێکمان دەوێت لە ناو کۆمەڵگا و هەناوی کوردەوە هەڵقوڵا بێت کوردانە بیر بکاتەوە کوردانە شۆڤە بکە کوردانە شتەکان بخاتەوە ئەوە قسەی دەست خۆش مامۆستا شەمی سانەوە لە وەزان دواخەڵ باسی لە دواخەڵەوە باسی بکەم لە وازانم باسی جینزانیت کرد بەڵێ جینزانی سەلمانی کە نەتەوە بۆ کوێت بوون عەرەب بوون تورک بوون هەروەکو مەذهب و دین وایە هەموو باوەپیرانمان نە موسڵمان بوون نە سونی بوون نە شافعی بوون نە ئەشعەری بوون بێگومانیش زۆربەی زۆرمان نسبەتێکی زۆرمان باوەپیرانمان کورد نەبوونە زمان فکر زمانە ئەمە قوتابخانەی ئەڵمانیایە وەکو مدرسەی لوغەوی و فەلسەفی ئەڵمانیە کە مؤسسەکەی هێردەرە اینجا هامبۆڵدە اینجا هامانە زمانەکەم کوردیە بە کوردی پەروەردەبوومە لەبەرەوە من عەقڵەکەم کوردیە زمان عەقڵ ئەداتێکە بۆ تەفکیر لە ڕێگەی زمانەوە زمان دەفرێکە هەرچی زمانی کوردی دەفرێکە هەرچی فکر و عەقڵی کوردی هەیە لەناو ئەو دەفرەیە هەیە جینزانیش سەلمان جینزانی سەلمان دۆتی لە دەرەوەی دوورگەی عەرەب لە ١٧ عەرەب نییە لە تورکی ئێستایی تورکیا لە ١٠٠ تورک نییە بەڵام تورک بوون من هاوڕام لەگەڵ جەمال نەبەزە کورد بوون نەتەوەیی بوون شعورە واتە ئێستا لەگەڵ دین و مەزەبا فەرقی نییە و ئەزمایشی جینزانی لەسەر کوردی شاقیەوە کوردیش لە ١٢٤ کوردە ڕەشەوەکی ئاسووریمان هەیە ئەرمەنیمان هەیە تورکمانیمان هەیە عەرەبیشمان هەیە باسی یارستان و یەزیدیت کرد ڕێزم هەیە بۆ یەزیدی ڕێزم هەیە بۆ کوردی فەیلی شیعە ڕێزم هەیە بۆ یارستان چەند کەمینەی ترمان هەیە ناسیۆنالیزم ئەگەر هاتوو مفەکرە قەومیەکان بخوێننەوە ئەو مفەکرانی کە ئیشان لەسەر پرۆژەی قەومیە کردووە وەکو گێڵنار وەکو هۆبز هەباوەم ناسیۆنالیزم لەسەر ئەساسی زۆرینەدا هاترێ ئەو زۆرینەوەیە لە هەرچیەکە لەسەر لە هەرچیەکەوە هاترێ ناسیۆنالیزمی عەرەب اعتماد دەکاتە سەر زۆرینەی عەرەبی سونە نەک کەمینەی عەرەبی شیعە و عەرەبی و تورکی ناسیۆنالیزمی ئەڵمانی اعتماد دەکاتە سەر زۆرینەی پڕۆتستانتی لۆتەری نەک کەمینەی ئەڵمانی کاتۆلیک ناسیۆنالیزمی فەڕەنسی اعتماد دەکاتە سەر زۆرینەی خریستیانی کاتۆلیک نەک کەمینەی پڕۆتستان ناسیۆنالیزمی ئەمریکی کە سەرگەورەکەیان ترامپە اعتماد دەکاتە سەر 7 ملیۆن ئینجیلی ئەنگلۆساکسە و سپیپێستی ئەمریکی بەعکسی هەموو ناسیۆنالیزمێک و ناسیۆنالیزمی کوردی کە چەند کتێبە دێ باسەکەم نانیانەکەن مەڵام عەتاقەرەداغی وابزانم سوکۆ مەحەممەدە وابزانم چۆن کەسانی تکەیە چەند بەرگ لەسەر کتێبیان نووسیوەتەوە گوتاری ناسیۆنالیزمی کوردی ئاگایان لە زۆرینە نییە مشکلیشی یارستان و یەزیدی براکە ڕێزمان هەیە بۆ یارستان و یەزیدی ناسیۆنالیزمی کوردی ئەبێ لەسەر ئەساسی زۆرینەی سونی شافعی بێ اینجا سونی شافعی بە فتوحات هاتی بێ بە داگیرکردن هاتی بێ تازە مۆڵکێکی خۆماڵی وتووە ناسیۆنالیزم ئیش لەسەر ئەرزی واقعەکە ناچێت بۆ ڕەگ و ڕشی وێژەی وەڵا عەرەبە پێپێتەکان هاتن منیان داگیر کرد وەڵا من ڕقم لە ئیسلامە تۆ ئێستا عەرەب پێت پێکە لە تۆ دژایەتی لەگەڵ زۆرینەی شافعی ئەشعەری ئەکەی لەبەرەوە ناسیۆنالیزمی کوردی وەکو ناسیۆنالیزمی هەموو نەتەوەیەکی تر ئەبێ ئیش لەسەر زۆرینە بکە واز لە کەمینەی یارستان و یەزیدی بێنێت ئەمە بەو شێوەیە باسی عەلیوەردیت کرد پێویستمان بە عەلیوەردیەکە بۆ ئێوە کاکە نایەوە ڕەخ نەگوتێ ڕاست من خۆم ڕەزام قورسە ڕەزام زۆر قورس و ئەزانم یعنی ئەزانم کەسەی مەکە ئەزانم ڕەقیە
نایڵن علی وەردی من ئاسرە علی وەردی نییە من قوتابی علی وەردی بەڵام ئەمێش ئەلێ پرۆژەیەکم نیە ڕەخ نەگرتن لە عەقڵی کورد نایڵ بەرنامەیەکم پێشکەش کرد لە ڕۆژین هەنیان ڕەختەم کرد یەکسەر سۆرانی هەمەڕەشان بەکرد بۆی وەڵامم داتەوە لەبەرەوەی ئێمە مەجال نادەین لە کاری مەعرفی کوردیەیەکی شۆک و علی وەردی دروست بێ علی وەردی چی بە عەرەب ناکات خۆ علی وەردی ڕقی لە العەرەب نییە بۆ تۆ وازەنی فرانسەوە ڕقی لە عەرەبە يوسف زيدان ركن العربة محمد عبد الجابر ركن العربة محمد ألاكون ركن العربة نخير ركن العربة يعني خدمتي نتوكل كان طبعا حشر العربة كان رخني زي كان خليجي بروسي الله صار قرايب باسي مير عبد الله تكت مير عبد الله أولاد شغلي باسي كان كتاب خانك يعني مير عبد الله بسطان كتابي هو ولا يكتب كردي نییە هەمووی فارسی و عەرەبیە تۆ چۆنە بێت تۆ میرێکی مامە زمانی کوردی نابێت نییە باسی دەوڵەتی ئەیوبیە کە نووسەرەکاتی سەلاحەدینی ئەیوبی 200 ساڵێک ئەیوبیەکان حەقیان کردووە حەسێکی کوردی بۆ بێت بۆ دیتە بۆ دەقەت نییە عێلاقەی بەسەر بەخۆی بوونەوە نییە ئەی بۆ دەقی عەبری هەبووە بۆ دەقی سوریانی هەیە بۆ دەقی ئەرمەنی هەیە ميرنشينك مان هبو فيها ميرنشيني مرواني كتابك كشدرسوها الحركة الثقافية في الدولة الدوستاكية المروانية لدولتي دوستاكية كتاب سورياني نصراوته كجير دستبوس كتاب جورجي نصراوته كذا جير دستبوس كتاب فارسي وبعربي نصراوته كتاب كردي نصراوته أي نابي بس يعني درس بين أنا ميرنشيني مرواني بوك حرفك بكردي نصراوته تحسين حمد غريب بس حوصت زاناي شعر سوري من بتحسين حمد غريب ألم أو حوصت زانا شعر سوريا تيجي شخص ديني شعر سوريا شعر من صلاح شعر سوريا هل يكفي كلمات حوصت كلمات كردي بوغنا حوصت كلمات أي نابي بلين بو نبوني زمان نبوني دقي كردي حلاقي بس بقول يونيا دولة شبازي دولة شاري سومري ويوناني تكت أو القناغي ميثودولوجيا بلان دولة اسكندر المقدوني هات لقناغي قرد الجرائية هم يوناني يخص باسي مير محمد تكت مير محمد أو رسولاتنا سكيناوي دبلوماسيتي بريطانيا ناوي بريزانا دكتورك لروانس وحتلو باسي زۆر بە شێوەیەکی عەجایب باسی بێگنشتنی میر سۆرانەکان میری گەورە میری سۆرە نییە میری گەورەیە بەڵام بە خەتی تۆن کوورە ئەنەشرێ بە چۆرە خوێندرێتەوە خۆی میری گەورەیە زۆر ستایشی ئەو میرنشینە ئەگا بەڵام بە فتوای مەلاخەتێک میرنشینێکمان لەدەستا بۆ نابێت دەستگاکەی بە یەک فتوە مەلاخەتێش هەیە ئەڵێن مەلاخەتێ وجودی نییە نەکرد مەلاخەتێ ئیمام و موفتی میرنشینی سۆران بووە پێش ئەو ئێبن ئادەم بووە ئێبن ئادەم تۆراوە نازانم میری کۆرە دەری کردە بەدەرەوە قوتابیەکەی ناوی مەلایخەتەیە جێگەی گرتەوە مەلایخەتێ فتوایەکیدا میرنشینی ڕەواندز توخا دەستان خۆش دين لا مثلا كاكدو بو كردانه بيرد نكرد بو كابرايك شعرت شو تناول راسي سياحت بعربي خصيت استا شت كردانه بيرد نكرد كابرا ألم قرك خانو كي بفلوشيا نسي دار لبيا وي كبن نسي خانو بو فلوشتن يا خانو فلوشتن خلق تينا يعني اما جوري كل فكر ما داجير كده ما داجير كل شو تناول مش مانوا كنترولي مش ماني كده كورد پێویستی بە ئەگەر ڕێمەوەڵێن پێویستی بە فەلسەفەیەکە پێویستی بە خوێندنەوەیەکی فکری کوردانە هەیە نەک ئەوەی کە من بچم عەقڵی بیرمەندانی ئەوروپا بێنم کە خوێندنەوەیان بۆ کۆمەڵگایەکانی خۆیان کردووە پێویستمان بە فەیلسوفێکی کورد هەیە بێ خوێندنەوەیەکی کوردانە بۆ کورد بکە لەگەڵ ئەوەشتان جەنابەت کە من ئەڵێم من لەگەڵ ئەوەدام کە زۆرینە دەبێ ببێتە ناسنامە بەڵام کێشەکە چییە ئەو زۆرینەیە هەندێک جار خەڵکەکە پەرتەکە ئەویش بەهۆی ئەوەی کە عەقڵی داگیرکە دەچێتە لای تۆ من موسڵمانم بۆ پێم وایە غێرە دینەکە کافر کێشەکە لەوەدایە مامۆستا من ناڵێم منیش لەگەڵتان دەبێت زۆرینە بڕیار بەدەست بێت
زۆرینە قەرار لای زۆرینە بێت زۆرینە ڕەنگەکەمان بێت کوردی مسلمانی شافع تەواو بەڵام نابێت پێ دوابێ ئێستیە خوانە ناسا نابێت پێ دوابێ یاسانێک کریسیانێک گوێک پێ دوابێ ئەوە خوانە ناسا بەو شێوەیە تەفسیرکردنی شتەکان میلەتەکەت پەرتەکات نابێت پێ دوابێ لۆڕەکە لەبەرەوەی لەهجەکەی بنەوەیەکە پێ دوایە کورد نییە یا هەورامێکە پێ دوایە کورد نییە ئێمە خۆمان پەرتەکەین وەکو جەناب فەرمووی بەڕێزان قسە زۆرە دەینە خزمەتی ئێوە چێ شتیاری هەیە یەک دێنە خزمەتتان یەک دوو سێ دێنە لایتان یەک بە یەک بە سەرچاو بە جوێرەیەوەی کە دەستان بەرز کردەوە مامۆستا فەرمووی ئێوەتان باش بەخراپی مامۆستا نزارەکەن من مامۆستا سەرباشوانیم لما فيلقان مثلا يقول لك قصة ساجي عليز لينا من وهذا باش نزعل طبعا دو شنو حمي جري خويا جرى الطلوع الحمات باش يعني وكنت ما مساجاتي لا راجل انا لم كاتا انت اشتغلت تاجيل بكري باشا مثلا اول استوى هم بيسان قدوة تبقى معرضين بوفنا هنا قوميته استا صراعي إما وجودية إما استحالية تحداب وجودي منها وكو قومية وكو كل من أبيع نم سياسة ودرس بيركن شلون بمين طبعا استا هر شلون نبي من زمان يكون هيا شلون زمانك قومي الزهراء هي لا جاسم هيا هم هر كل دين وقوي مذهب يكون هم قال بمين هو بدأوا من معرض وقنا فنائي من هر استحالية من جنابي برزنا لكن استحاليا المعاملة هي من شو الأمهر يا مبنى هل حاليا المعاملة هي من هري مكان وقت من وجود دواي ودي مسيري من شو أماجد ومن يشتغل كتأثيرك على قومك هل خذي عرب توبك سباندي عرب غير عربي أكرت عرب لبن أو توسعي فيك أي باش يقول دوا أجزاء كانوا لكم دون وقت ملتكم بين مسار ضعيفي بعكسه من أمال الحكومة واستقطابك بلام عرب غير أواقف عرب من رقمك هذا مجلس قيادي من كلام الله ثوري بحثيتها ثورة مفهومي خويا هنا تودي مصطلحات في العربي بكاردي فقرارك إذا كنت مسيحي عرب طارق عزيز تأكيدي كلنا مطار قايلون أقليات من العرب مو قومية راستي من لو قومية لا شرع مرة مواقعة كلها عرب من مسيحيين لو تسألني بعربي وكي نصتي هي أنشفتي هي الله تسأل مني منو طارق عزيز لو كانت وزير خارجية بدي آمي طارق عزيز اسمي تسألني عن قوميتي عرب تسألني عن ديني مسيحي تسألني على مذهبي بروتستان لكن تسألني عن قوميتي يعني عرب باشا أنا شوي بو فكرة هذا بروت يلا صرت تسبيح جنابك يلا من لقيتهم بقلقوا يتشسبان المهم طريقكم هم ضعيفة أما يبدو راسي فيليك هو استقطابي فيلي أجر فيلي خوي بكوت مزانا يا حد ما يصدق صدام كفوي وكي مذكريك يا حتى يا شفتي موجود عليهم لا تعريف المعرفة كالكل باسي بقول مكة هو باسي خطرتين لواحد يلا راس هو اسمه كلمة التعريف التواول كالكل خط أحمر وتأثير الأمن القومي عربية بلان 3 مليون ليرة هي قنبلة موجود ناوي الأكراد فيني تو باسي أو شريحة كيرك كل طيبة كل نازلية تا استخوي كذا واقعك للعراق لنا بغداد شي محاوليك تواني مدينة صدر بك كمدينة صدام وروي لأن خلال راوس هاوارك الشارع مدينة صدام بلان تا صدام كم نيتواني مصطلحي حي الأكراد بقوري لبغداد نيتواني جميلة لزماني ثقافي بغادر كا بيقولون جماعة منطقة كراد إيش كيف في اللي كان حي عقد هي نيتواني صدرية نيتواني كنا صدرية قول لي منطقة كراد قول لي حي الأكراد قول لي جميلة حي قول لي كفاحة كراد كيف في نيتواني أما تمسكي أو بقومية كيف من بين مسجولي خمولكم لا إذا بسوسية هزار شيء دير رفاتي مية لسر شيء لسر قومية دولتين عاملي لبغاء استدي مثلا سكيت ولا قلتها واقع يسمونات ولا بغانية ولا من مؤسسي بغاء استمع ملكان بغاء ناود هذا الإنسان شيء لبسوية كبغاء دانا على كفاية أرض من مؤرخين على ولا بدهم ولا نزوري ناسب
ئەمە تازین ئێوە ئەسلی بەقا ئێمە لە بەقا تازین لەسەر آخر تەسریحی عایلەی سەدام کلمەی وشەی خراپ بەکاردانی لەگەڵ دشمنەکان بەڵام سەدام وتەوە کە 23,000 گەنجی من نازانم قەبیلەکە لەناو عایلەکەی پێش لە مانگێک تەقدیر دەچوو مقابلەکەی مەوجودە حەزەکەی شریکەکەی بۆ کچی وەتمان برای سەدام ئەڵێ ئێوە کێشەی عایلەویتانە گەورەترین کێشەی عایلەی ئێوە چی بوو؟ وتی زۆر کێشەمان هەبوو شەڕمان نەکرد لەناو عایلە مامەکان کێشەترین گەورەمان لەسەر ئەملاکی فەیلی چونکە بەغا هەموو خۆیان بوو باوکمەوت ئەوەنەی هەندنا سەدامەوت ئەوەنەی هەندنا ئەو مامەکان لەسەر کێشەی فەیلی زۆر مشکلمان ئەو معاملانم ئەو ئەملاکە لە بەغا بەجێمە ئەوە گەورەترین مشکلە بوو لە دوای ئێمە سەداغا داوای لەبوردن دەکەم لە جەماعەتی داوای لەبوردن لە کافتارە دەکەم بە دەقەیەکمدا ئێستا ئێمە ملەتی کورد ئەبێ بچینە کۆناغی چۆن تەعاملکەین نقێتی خۆمان بین لە دوو چشت ئیشکەین ئەمانە بێنین وەکو مەوزا فەرمووی کەی دەوڵەتت بوو وەکو جەنابەت وەسەتارە زۆرمان هەیە ئەم شتانە و تاریخمان و ئەمان و چشت بۆمان چاکن بەڵام ئێستا فەضائی سیاسی عالم گۆڕاوە ئایدۆلۆجیەت نەماوە لەسەر دوو چشتی شەکرێت اقتصاد و سیاست چون سیاست اقتصاد بەرەو بباتە ڕێوەسەر مشکلەکەم ئەبێ بە سیاستەوە خۆم لەگەڵ مەسرحی دەولی بگونجێنم لەگەڵ بەرامبەرم بگونجێنم وستەمە بۆ موچەیەک شەڕەکە ئەی باشە من ئێستا عەقڵی سیاسیە من ئەبێ نێظامی سیاسی من باس ئەمە نەکەم ئەمە خەونیەکەم ئەوەیە ئەوە تاریخمان ئەمە نایکوا وەکو واقعەتوتر واقعێکەیە من ئێستا ئەبێ لەگەڵ سیاست تەعامل بکەم چۆن لەم فەضاء سیاسیە من بتوانم سیاستێ بەکاربێنم مقێتی وجود خۆم بێن اقتصادێ دروستکە عەقڵێکی سیاسی باش ئەو اقتصادم بۆ بەڕێوە بکە فەرضی ئەمری واقعی خۆم کەم منیش لەگەڵ تۆم قەت ناتوانم بەغا سەهێنم بەڵام واقعێکی سیاسیەیە چۆن بچمە ناو گەمە سیاسەکەی من ئەلێنەوە ئیش بکەم سیاستێک بەکاربێنم بچمە ناو گەمە سیاسەکە تا وجودی خۆم بە زۆر سپاسان نسبتش علاقی بە مۆزوعەکەمانەوە نییە بەڵام من هیچم نەوتووە بە کوردی من بە هیچ کوردی قسەم نەکردووە من هیچم ڕێزم هەیە بۆ کوردی فێنی ڕێزم هەیە بۆ یارەسان ڕێزم هەیە بۆ مستەڵاحی کەمینەیەش عیبە نییە زۆرینە امتیاز نییە و کەمینە نائمتیاز نییە من حيث العدد مثلا كمان زۆر شتت وروژان وتت ئەم شتانە تەعجیل بکرێت لەناو خوێنمانایە چۆن تەعجیلی بکەین زۆر تەأسیرمان لێکە زۆر تەأسیرمان لێکە ئەگەر هاتوو نسبەتێک لە فەیدەکان بڵێن ئێمە لوڕین کورد نین ئەبێ بچین نابێ بە شیعار بڕێنینەوە ئەبێ بچین تەعاملیان لەگەڵا بکەین وەرە بخۆر بە کوردانە نسبەتێک لە هەورامی ئەگەر هاتوو خۆی بە کوردانەنێ ئەبێ بچین واقعیانە پراگماتیانە تعاملیان لەگەڵا بکەین هەروەها خەبەر هەروەها زادایی هەروەها یەزیدی زۆر شتت وروژان دەست خۆش بێ من لەگەڵ زۆر لە ملاحەزاتەکانتم بەڵام زۆر شت هەیە ئەبێ تەعجیل بکرێت زۆر شتش هەیە ئەبێ تەعجیل نەکرێت چونکە تۆ مجموعەیە شت تەعجیل تۆ پێویستت بە پایەیەک هەیە پێویست بە ڕەکیزەیەک هەیە ئاعتماد کەیتە سەری ئەگەر هاتوو ئەو ڕەکیزەیەک تۆ و محکەم نەبێ ناتوانانی ئینطلاق بنی ناتوانانی ئەنگاو بنی کام عصری اقتصاد و عصری لیبرالیە جەدیدەی و زۆر لە پێوەر و مەقایسەکان گۆڕاوە لەبەرەوە ئەگەر ڕەکیزەیەکی تۆمەتە بێت بۆ ئەوەی بتوانی بەرەنگاری پێشهاتە تاسەکان ببیتەوە دەست خۆش بێت سەلامت وەڵا ناتوانم دووڵام بە حەقی خۆم وەرگرت داوای لێبوردنی شەکەم لە احتیمالە زیاتر نایەکی بێگانە هاتوو ئەڵێ ئەنفال بەڕێزان نەزانی بەعزە کەسێک ئەڵێ کاکە ئەنفالی چی ئەستان کورد نەکوژراوە ئەنفال نییە کوا بەڵگا ئێمە میلەتێکی بەڵگە بەجێ ناهێن هیچ لەسەر بەڵگە ناکەین بۆ چونکە میلەتێکی سروشتی نەهاتوونە دۆخی ئەوەی کە جێپەنجە بەجێ بێڵین تەبیعەتمان وایە یعنی وەکو مەسەلەی جوتیارەکە ئەڵێ مادە من ئەو خاکە لە سەرگانشم ئێترام بە تاخۆ ناکە نمونەیەکی کە برادەرە دێنێ دەڵێ کە ژنە تورکمانێک ژنە کوردێ بەشەر دێن ژنە کوردەکە دەڵێ چم ئامۆزاکانم دێن ژنە تورکمانەکە دەڵێ چم لای پۆلیس کاتەکەم ئەها جوێری بیرکردنەوەی بوونەتەوە چۆنە ئێمە تا ئێستا میلەتێکی سروشتیانە بیرەکەین جێپەنجە بەجێ ناکەین
ئەوەی یەکێ لە گرفتەکانمان مامۆستا سەیفەدین فەرمووە. دەستان خۆش بێ سپاس بەڕاستی خۆزگە سپاسان دەکەین کە ئەمڕۆ کە ئەو کۆڕێ ئەمڕۆ ئەم بابەتە نەبوو کە بابەتێ دیکە بوو کە لەسەر بڵێن مقامەوە بوو لەبەرەوەی کە هەڵکەوت تووشی ئەو ڕووداوە بوو خۆزگە هەر دەقیقەیەک بووە ڕوحی پاچی ئەو کوڕەگەنجە دەوەستان ئەوتە هەم بڵین محەممەد تایر کاک محەممەد هەر کۆڕەکەی دواخست هەرچەندێ منیگەران بووین دوایش ئەمە پانێر بوو دەبوو کەسێکەکەی وایە کە مامۆستا ئاماژەی پێکرد بیبرداتە ڕێوە و کاتی دابنایە بۆ هەر کارکانەکەی ئەمە سوپاسانەکەین کە سوودمان لە بابەتەکەتان وەرگرت لەبەرەوەی بەڵام ئێوە کە بابەتەکەتان گشتگیر بوو دەبوو هەرێکتان لەسەر من و تمەسایکە لە شەڕ هەردووتان ینی ئەمە چونکە کارنەزەرنا ینی ئەوە ناڵە ینی ئێمە لەوە چێتەوە ینی ئەوە قسەی جیاواز شتی جیاوازتان بووتایە کە لەسەر کورد ئەم ئەوەی کە ئەو یان بەراوردێک لە نێوان عقلی کورد و ئەوروپا ئەجا کورد لە ڕووی سیاسیەوە باسێکن یان لە ڕووی فکرێوان لەڕوێ بەڵام ئەوەم پرسیارەکە ئەوەیە یەک پرسیارێک بۆ مامۆستا بڵین مامۆستا نەزار کە باسی ئەوەی کرد ئەو دەڵێە زمانی ستاندەر پێویستی بەدەسەڵاتەوە نیە چۆن پێویستی بەدەسەڵاتەوە نیە کاک نەزار ئێمە کە دەسەڵاتێکمانەیە ئەگەر بمانویستایە ئەگەم ئەمە هەموو جام قسەیمان کردووە بۆیە ئێڵێن کە بگاتە ئەوان و ئێمە ئەکادیمیای کوردیش بەڕاستی ئەکادیمیای کوردیش کە سەرۆکی ئەکادیمیای کوردی بەوە دانەراوە بە ئینتیمای حزبی دانرێ ئەوە ئیشیان ئەکادیمیای کوردی بوو ئەوە ئیشی زانکۆی کوردی بوو زانکۆکان بوو ئەمەیان بکردایە ئەویان بکردایە بڕوا ناکەم سیاسەکان ئەمەیان ڕەبز بکردای بەڵام ئەوانیش لەبەر بەرژەوەتی خۆیان لەبەر هەنێشت ئەمەیان نەکرد ئەمە کەم تەرخەمیە ناوەندە ڕۆشنبیرەکان ئێمە باسی دەستگای ڕۆشنبیری کوردیەکەین لە بەغدا چوار گۆباری دادارەکردەوەرە ئەو گۆبارانە ئێستا کە بەراوردی بکەن لاپەڕە یەکەمی لیا دەرکە کە لەسەر سەدام نووسرا مەلا جەمیل و هەمووی دکتۆر عەزەدین و ئەوانە کە لەسەر ئەوانە نووسی دەوەرە ئێستا بەراوردی کاوکاری لەگەڵ ئەم ڕۆژنامانە دەوەرە ئەو ڕۆژنامانە بۆ ئێمە نەماتوانی ناوەندێکی ئەکادیمی گۆبارێک دەدەرکە هەیە گۆبارێ لەم لاولۆلادا دەرەچێ حزب دەرێکان ناوەندێ دەرێکە ئەمە بۆ خۆی پرسیارە و دوای کات بۆ مامۆستا تاریخی مامۆستا تاریخ تو دەڵێیت ئەڵێی ینی جیاوازی نییە لە نێوان ئاینەکان ئەمەش بۆ خۆی پرسیار ئەمێنە دۆسەرەوەی ئێمەی کورد بمانێ نەمانێ کاک تارەک کاک نەزار ئێمە شتێکەیە کورد هەم بە خەڵکەکەی ینی هەم بە قاعدەی کورد هەم بە سەرکردایەتی ئەوەندەی ڕێز لە کاکەی لە یەزیدی لە مەسیحی لە غەیری کورد لە تورکمان و عەرەب دەگرێ ئەمە بۆ خۆی بەڕاستی ئەمە جێی دڵخۆشیە و جێی دەستخۆشیە ئەوە کورد لەوە بڕاوەتەوە ئەمێنە سەروەی برایم کە بازیێکرد بەڕاستی کورد کەم تەرخەم بووە بەرامبەر بە فەیلەکان ئەمە لە ئاستی تاک لە ئاستی سەرکردایەتی کە لەقمانێک کە مەڵبەتمانێ لە بەغدا کە ڕێکجبورمانێک هەموو ئەوەمان هەیە ئێمە نەماتوانی هەر هیچ نەبێ هەلانی کەم سوپاسیان بکەین هەلانی کەمەوەی کە ئێستا بە باسی کرد بەڕاستی کە وەزیریش دانین کە هەر شتێک دانین حساب بۆ ئەوان ناکەین ئەو لە بەغدا شارەزای ئەو لە بەغدا شارەزای ئەدێ بێتە وەزیری بەرحاڵ ئەمە پرسیارەکان زۆر ئەمێنە سەرەوەی کاگەین ئەمێنێتەوە سەر اینجا کۆتایی ئەوەشم ئەوەیە ئەڵێم خاک ئەوەی دووبارە ئەوەی وت کە کاک نەزار شتێکە دووبارە ئەڵی زمان کاک نەزار دوو شتەیەکە ئێمە هەموو ملت زمان و خاک من هەتا ئێوارە خاک ئەگەر من لە ئەوروپا بم ئەگەر ڕێی جمهوری بەریتانیا و ئەمریکاش کورد بێ بەهیچ ناچێ من خاکەی خۆم ویمە خاک ئەگەر زمانەکەش نەبێ من زمان یعنی ناسنامەی من زمانە کۆتایی قسەشم ئەوەیە چارەسەر چییە ئەم کێشەیە بۆی کە بڵێن چی بکەین وە چارەسەر چێ سوڵتانەکە دەست خۆش بە مامۆستا سەیفەدین من زمان ناسنامی نەتوێت فەرامۆشم نەکردووە بەسوتمە ئاگاداری خاکمان لەدەستا بۆ خاک ماوە ئەوە خەریکە کەکوم لەدەستین جە دەولەوان لەدەستاوە هەرچی ئەوەی کە پێڵم جێ ناکۆ هەمومان وا خەریکە لەدەستێتی بێژگەلەوەی کە لە ناوژەرگی هەرێمی کوردستانە 2 ملیۆن عەرەبەیە 15 ساڵە لەوێن بەیانی داوای فیدراڵەت و حکومەتیمان پێ بەڵێ پرسیارێکن نەکرد لەبەرەوەی کە بەڵێ دەسەڵاتمان هەیە کار سەیفەدین بەڵام دەسەڵاتەکە هیچ خەمی زمانی ستاندارد و دیالێکتی ستاندارد ناخوا ئەکادیمیای کوردیمان هەیە دەستگای چاپەمەنیە کاکە دەستگای چاپەمەنیمان زۆرە بەڵام ئەکادیمیای کوردی ئەکادیمی ئازاری یانیشی لە وڵاتەکانیکەیە بە هیچ ناکات
بینی ماکاتمەی کوردی بینی و چوو بە کتێبخانەکەشیان و قسەشت لەگەڵیان ناکرد دەستگای چاپەمە نییە بەڵام هیچ هەوڵێک نادا بۆ ڕێن و بۆ زۆر نامیرکەم بۆ نووسنەوە لەسەر ڕێنووسی کوردی نامیرکەم بۆ نووسنەوە مناڵەکە توانێت بینووسێتەوە زۆر متابعی من ئەو شتان ناکەم ئضافەیەکم بۆ مامۆستاتەها 400 مەخطوطەمان هەیە لە بەغدا 400 مەخطوطە لەوانەیە نادەنێن نسخەکانت 400 مەخطوطە بە زمانی کوردی هەیە لە داش مەخطوطات بەغدا بێگومان سیدی ئەدەنێ لەوانەیە چەند هەزار دۆلارێکی تێچێت چەندێک هاواریان کرد من برادرم هەیە من دایما بە دواداشون بۆ ئوستانە ئەەکەم لە زانکۆی سەلاحەدین کاکەگان 400 مەخطوطە بە زمانی کوردی هەیە بچن لە دار مەخطوطات نسخەکەتان نادەنێت بە پارە بیکڕن لەوانەیە 100,000 دۆلارێکیان پێ نەیانهێنا حەمام عەلیبەگ ئەلێرە پێ 400 ساڵ کە کوردێکی جەلالی بینایناوە ئەحمەد تاقانە دنیای دایەکە کورد ڕوخاندی کورد ڕوخاندی بۆ عەرەبنەی ڕوخاند تورکمانی ڕوخاند کورد ڕوخاندی کورد زۆر لە وەزعی کارەسایە شتەکان نازانە هەموو تێکەڵ بوو لێمیتن ئەبوو حەنیفەی دینەوەری هەیە ئەبوو حەنیفەی دینەوەری کتێبێکی هەیە ئەنساب الئەفراد باسییان کردووە کە باسی کورد دەکات تازە ئەڵەن لە ئەرشیفێکی شاری خۆم دۆزراوەتەوە والله بە مەسئولێک بڵێ ئەوە کتابی ئەنساب الئەفرادی ئەبوو حەنیفەی دینەوەری لە قوم دۆزراوەتەوە دەبڕۆن بیکڕن نسخەیەک بێنن والله گاڵتە پێکە واللهی گاڵتە پێکە من تەنها ئەڵێم دەسەڵات وەدەسەڵات و ئەم شانە هەمووی ئەبەمەوە ئەوەی کە کورد بەداخەوە عەقڵێکی کارایی نییە عەقڵێکی ناکارایی هەیە بەنسبەت باسی کەلیمەی ئشتقاقت کرد بێسەروبەرانە مصطلح داهاتاشی زمانزانی لەهجەزانی بەڵام زمانەوان نین ئەمە ئیشی ئەکادیمای کوردیە مصطلحێکی عەرەبی لە میسردا ئەندرێ تعلیمەت هەیە بە هەموو وەطن عەرەبیە تۆ دەسەڵاتت هەیە تۆ ئەکادیمای کوردیت هەیە بۆ دەمشمێرە بۆ کاتژمێرە بۆ نازانچی مصطلحێک دانی ئەبێ تعمیمی کە هەیە بەشە هەموو کوردستانی مەزنە ئێتر نازانم ئەگەر هەنێشتم لەبیر چوو بێ داوای لێ سەرتاکەی دوایی ناوەکەی گۆڕا لە سەردەمی پێم وایە دکتۆر نوری تاڵەبانی بەڕێزان کامە دکتۆر و خەڵکی پرۆفیسۆری ناوداری کورد دەکران بە ئەندامی ئەکادیمیا یەکاکە دەوامیان نەدەکرد پیر بوون پەکەوتە بوون پێیان خۆش بوو ئەندامی ئەکادیمیا بوون بەڵام ئیشیان نەدەکرد کاکە لیژنەی زمان دامەنزە لیژنەی فەرهەنگ 417 فەرهەنگی کوردی هەیە خستیانە بەردەستیان کاکەوا ئیشیان دەکرد ئەکادیمیەکان ئیشیان دەکرد بینایەکیان بۆ دروستکرا هەموو موچەیان هەیە ئەنواعی سەرچاویان لە بەردەستایە کاکە ئەکادیمیەکان ئیش ناکەن ئێمە نزیکەی 30 زانکۆمان لەم بەشەی کوردستان هەیە چیان کردووە بەڕێزان زانکۆی کوردستان لە شاری سنە فەرموو ئیشەکانیان پێ فەرهەنگێکیان دەرکردووە فارسی عەرەبی چوار بەرکە فارسی کوردی کوردی فارسیە فارسی کوردیە بەڕاستی دیکە بزانن چیان کردووە کاکە مامۆستایەکی شاری سنە فەرهەنگێکی دەرکردووە 72,000 وشە بەس لەسەر پەیوەندی کە بە ڕەنگەوە هەیە خەڵکی ئێمە ئیش ناکە کاکە ئێمەش ئەڵێن دەسەڵات ئەکادیمیا دانراوە کاکە دکتۆر بزەدی مستەفا ڕسوڵ دکتۆر فڵان هەموو ئەندام بوون ئیشیان نەکرد کاکە مناقەشە لەبین مستەفا و جەماعەت بەڵێ وتیان ئەوەی لە سلێمانەیە دەبێ ناوی ئەوە بێ ئەم لە هەولێری ناوی ئەوە بەڵێ مەبەستم چییە بەڕێزان یعنی ئێمە بەبێ زانیاری حکوم نەدەین واقع حاڵی زمانەکەی ئێمە شوایە کاکە ئێستا لە چین مەسەلەی گۆڕینی وشە زۆر ئاساییە لە هەموو زمانێکا وشە دەگۆڕێ پێشتر وۆتر سێرکەم WC ئینگلیز ئێستا کردوێتە ڕێستۆ ژووری ئیسراحەت مەسەلەن گۆڕینی وشە و زاراوە زۆر تەبیعیە ئەمە لە هەموو زمانێکا هەیە عیب نییە با درێژەی نەدەمێت دێمە نایەوەی بەڕێز سەد نییە الحمد لله صحيح شو عم بقول ناقش شو الى اخر اقصاكي شلون صاحب والله زور ناقش يعني دو كاس دانشم سلسله جوازي بكن من بيتشوالي هر يقطعني هو باشا يا كام يعني كاغ تاريخ وكو فكر ساكن وكو شخصنا يعني في اي ناسيوناليزم يعني ابويا فمالي argument بينێتەوە قسە لەسەر چی کرا مەسەڵەکی مرۆڤ مەسەڵەکی کورد بابەتی خاک و زمان و بابەتی دەوڵەت
يعني ئەوەی کەم زیاتر فۆکسکرایە سەری کە زیاتر لەوەیە قسەی لەسەر کراوێ بابەتی زمان يعني ئەوەی کە ببینیم هەتا ئاخیر تێگەیشتنی کارنزار باسی کوردستانێکی گەورە ئێمە گەر بڕوانی يعني دروستبوونی زمان بۆ خۆی پێویستی بە کۆمەڵێکی ئێوەرە یەکەم ئەبوایە فەرقیەوە بکرێ يعني بەلایەنی کەم بۆ کارنزار کە تۆ ئەبێ خۆت لەوە پاک بێتەوە ئایا ئینسانێکی ناس تێگەیشتنەکانت تێگەیشتێکی ناسیۆنالیزم نییە بۆ زمان بۆ فکر بۆ هەمووی ئەوە من نەبینی يعني بەڕاستی کارنزار ئەوە من نەبینی باسی کوردستانێکی گەورە ئەم چەمکە بۆ خۆی چەمکێکی نەتەوەییە ئەم چەمکە چەمکێکی ناسیۆنالیزمیە ئەکراتەوە باسی زمان بکەی ناوێنەی پارچە يعني لە ڕووی یاساییەوە کە زۆر موافقش نیم لەسەر بەبێ بڵێ زمانی ستاندەری کوردی لە هەرێمی کوردستانی داعش عێراق واقعە يعني خۆتۆپیاوێکی ناسیۆنالیزم نی پێگەیشتن دووا بێ ئەم چوار پارچەیە بە یەکەوە یەک زمانی ستاندەرێ بێ ئەوە یەکێ لە کێشەکان بۆ بە ئاماژە بۆ بدایە زمانی ستاندەر لە چۆ دروست دەبێت کە تۆ دەوڵەتێکی یەکگرتوود نییە خەونە ئەوەی کە باسێکا دروستبوونی دەوڵەتی کوردی خەونێکە تا ئێستا لە واقعدا تۆ باسی واقعەکەیت ئاماژەت بەوەدا مرۆڤی عاقڵ يعني بەڵگای دێتەوە تۆ بەڵگەکان دەبێت بەڵگەیەکی ئێستایی وایە ئاماژەت بۆ بدایە زمان لە هەولێر سلێمانی دوهۆ توشەکەی دەپاڵی ئەوە شتێکی ترە بەڵام زمان بۆ سیانەت دروست دەبێت وایە خۆت لەوە پاکەیتەوە لە پێشووتری يعني زۆر قسە لەسەر بابەتە ناسیۆنالیزمەکانەکەی وەکو ناسیۆنالیزمێکی تۆراوە يعني ئەبێ سابی لە ڕووی فکریەوە تێگەیشتنی تۆ ڕاقنەگرتن لە عەقڵی کورد وەکو ئینسانێکی ناسیۆنالیزم تێگەیشتنت هەیە یاخود لە دەرەوەی ئەو مەنزومەیە ئەمە یەک دوو کاک تاریخ زۆر ئاماژەی بەوەدا ئێمە مرۆڤێکی ینی سروشتین زمانەکەی ئێمە و بنیادی ئێمە نەتەوەیەکی سروشتی هەم نەتەوەی سروشتیە چ بەڵگەیەکە دێنایەوە ینی ئەوەی کە جیاوازەکە ینی بە هەردووکتان ینی هیچ بەڵگەیەکی ینی ئاماژە پێدا وەکو سەرچاوە باستان نەکرد وەکو سەرچاوە بۆ نمونە کاک تاریخ ئەڵێ مرۆڤی کورد سروشتیە ئێمە نەتەوەیەکی سروشتین بە چ بەڵگەیەک بەڵگەی ئەوەی تەنیا هەرچی شتمانەیە ئەوانەی کە لە پێشووتر ئاماوەتەوە بابەتێکی تەنیا زمانەوانی وزارەتی بووە ینی پێم خۆش بوو کۆمەڵێ بەڵگە هەبوایە لەژێر دەستان ئاماژەتان بۆ ئاماژەت بۆ بدا ینی ئەمە چی دوو کارنزار ئاماژە بەوادات کە ینی من ئەوەی کە باسی کاک تاریخەکەم وەڵڵاهی لەبەرەوەی خاڵی هاوبەشتان هەبوو خاڵی هاوبەشەکانتان ئەوەی کە پەیوەندی بە کاکتێرێک بوو بابەتی نەتەوەی سروشتی وەڵڵاهی با پرسیارەکان بڕۆ بۆ کاکە حەزەکەی کاتەکە زۆر باشە مەوزوعی بابەتی زمان ئەوەی تۆزێک زانیاریم لەسەرەوە بابەتە ینی گلەی لەسەرەوە کرێ لە پێشووتر هیچ شتێک نەبووە بە زمانی کوردی بوونیە بوو ینی زمان لە دوای دروستبوونی دەوڵەت نەتەوە زمانی کوردی بۆ خۆی وەکو زمانەکانی تر پێویستی بە بوو دەوڵەتێکی بۆ دروست ئایا دروستدەبوونی دەوڵات بۆ تۆکاری زمانی ستاندەرمان هەبووە نەبووە من پێم وایە ئێستا قەرارێک لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانی داعش عێراقەوە بڕیار بدرێ کە زمانی ستاندەر بریتیە لە زمانی فەرمیمان هەیە ینی ئێمە ئاماژە بۆ بدەین محەممەد مەحوی بەردەوام ئاماژە بەوادا زمانی فەرمیمان هەیە ینی ئەوەی کە من و تۆ قسەی پێگەینەوەی کتاباتی ڕەسمی حکومەتی هەرێمی کوردستان پێنووسیەوە زمانێکی ڕەسمیە تەنیا پێویستی بە یەک شت هەیە قەرارێکی سیاسی بدرێ ئەوەش پەیوەندی بە سیراعەتی حیزبیەوە پەیوەندی بە سۆرانی بە بادینی هەیە بە سەراحەتەن ئێستا زۆر تۆکبێتەوە بابەتە یەک قەرارێکی ڕەسمی ئێستا بدرێ زمانی ستاندەر بریتیە لەم لەهجەیە بریتیە لەم شێوەزارە من لەگەڵەوە نیم بڕیان لە زۆری نەبدە ینی دوو تێگەیشتن هەیە بۆ دروستبوونی زمانی ستاندەر یەکەم ئەو بەڵگانەی کە باسەکرێ کرمانجی ناوەڕاستکە بە سۆرانی ئاماژەی پێدرێ لە ڕووی فەرهەنگ و فەرهەنگێکی زۆر باشترە لەوەی کە پێی وترێ وەکو بادینی کرمانجی سەر و ئاماژەی پێدرێ زۆرینە لە ڕووی زانستیوە زۆرینە بڕیان لەوە نادات چ شێوەزارێک بێتە زمانێکی فەرمی ینی پێم خۆشە لە دووشێ شوێنی ترگا گزار ئاماژە بەوەدا پێداچوونەوە بە بابەتی بە تایبەتی بابەتی زمان بکرێت لای بەڕێزت ینی پێوەرەکانی دروستبوونی زمان چییە ینی ئەبێ ئاماژە بۆ بدەیت تۆ بە ئاماژە بۆ نەدا ئەم پێوەری دروستبوونی زمان چییە نەتەوە نییە خاگ نییە هێز نییە سیاست نییە ئاین نییە ئێستا اقتصاشی هاتۆتە سەر بە اقتصاد دەتوانیت تۆ ببیتە خاوەنی زمانێکی ستاندەر ئەبۆ ینی ئاماژە بۆ بدەیت چ پێوەرێک هەیە کە ئێستا تۆ ببیتە خاوەنی زمانێکی ستاندەر لەم ناوچەیە ئەبێ وەکو زۆنش دیاری بکەیت خاڵێکی تر ئاماژە بۆدا ینی بۆ بتەوێت زمانێکی ستاندەر دروست بکە یاخود ناسیۆنالیزمی کوردی پەیوەندی بە
سنی شافعیەوە ناسان ئەم بابەتە بابەتێکی تازە یعنی ئەگەر تۆ بتەوێت پێداچوونەوە بە ڕەچەڵەکی دروستبوونی نەتەوەی یا بکەی لەسەر ئەم پێوەرە کەس نامێنێ ئەوەی کە ئاماژەت پێدا فەیلی نامێنێ چیە نامێنێ ینی ناسان حەزەکەم ڕوونکردنەوە لەسەرەوە بدە ینی ناسیۆنالیزمی کوردی بۆچی بگەڕێتەوە وەڵامی ئەمە دەمەوە بۆ نامێنێ وەڵام پرسیارەکەم ئەوم ناسەی ناسیۆنالیزمی هەموو نەخەوەیەک لەسەر ئەساسی زۆرینەی عەوام ئێستا مەسەڵەن ناسیۆنالیزمی عەرەبی ئەبێت سنی بێ عەرەبی شیعەتیان لێدە ئەفەوتن عەرەبی پرسیارم کرد ینی لەوەی کە ئاماژەت بۆ کرد هەم بۆ بابەتی زمان هەم بۆ مفکرینە ناسیۆنالیستەکان ئەڵێن ناسیۆنالیزم ئەبێت لەسەر ئەساسی زۆرینە بێ ئەو زۆرینەیە لە هەرچیەکەوە هاتبێت باسی پرسیاری کۆتایی زمانی ستاندارد کرد زمانی ستاندارد علاقەی بە عەقڵی کاراوە هەیە یان باسی ئەوە ئەکەی ئەڵێ نمونە بێنەرەوە من نمونەی حەمە کەریم عارفت بۆ دێنمەوە دیالێکی بە زمانێکی جیاوازە نووسێتەوە نەک شێوازە بە زمانێکی جیاوازە نووسێتەوە زمانی حەمە کەریم عارفت بەدڵ نییە لە خەت لایداوە زمانی شکوری مستەفا بەدڵ نییە لە خەت لایداوە بڕۆ سەر کرمانج زمانی عرب شامیلۆڤ لەگەڵ زانەقەناتی کوردۆیف لەگەڵ دوو هاوچەرکی خۆیانە کە ئەنوەرمائی و سادق بەهائەدینی ئامێدیە سەر بە یەک گروپی کرمانجین زمانیان جیاوازە ئەمە لە هیچ نەوەتەوەیەکان نییە من یەک بە یەک دەقەتەوەیە بە پێوەری دروستبوونی زمانی ستاندارد چییە لای پێوەر عەقڵی کارایە عەقڵی کارانی ینی وەک خۆت ئاماژەی پێ دێ و دەقانی کە هەیە کارا تەفسیر دروست دەکات دەقی کوردی و عەقڵی کوردی عەقڵی بەرکارە قەزیەیەکی لاواعیە ئەوە ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەنترۆپۆلۆژیا بگەڕێنەوە بۆ فلۆت لیویش ستراوس کە مخالفەی وەڵامی ژان پۆل سارتەری دایەوە عەقڵی لاواعی دال و نەزیری دروست دەکات من بە شێوەیەکی هەڕەمەکانە منی کورد ئەڵێم قەدەح منی عەرەب ئەڵێم قەدەح منی ئینگلیز ئەڵێم گڵاس ئەمە عەقڵی لاواعی من بەپی خۆت ئاماژەت بۆ دانێتەوە بۆ خۆی شتێکی شعوریە ئەکرێنێتەوە ینی بۆ نمونە من کوردم شعورم پێ بەڵێ من کوردم ئەسبابەکانی چییە بەڵام ئەکرێ من کورد بووم زمانێکم نەبێ شتیمان نەبووە ینی ئەبێ پێوەرێک هەبێ بۆ ئەوەی لە پێشە لە خۆناغی پێش عەقڵمان لێ پێش مەنطقمان لێ پێڵم خۆناغی عەقڵی لاواعی دوای ئەوە ئەبێ بە شعور دوایەوە کە مجموعەیە دەق بەو شعورە ئەنووسیت اینجا بۆ جیلەکانی داهاتوو ئەبێتە عەقڵی ئەسائل عەقڵی باو ئەبێتە عەقڵێکی لاشعوری من کتێبەکەی من خوێندەوە کاڕەوە من ئەوانم هەموو لە ڕاکنەگرتن لە عەقڵی کورد لەبەر جێخەم و دۆمان باش کردووە پرسیارەکەی ترت چی پرسیارێکم لەسەر مەوزوعی زمانی با کۆتا پرسیار بکەم بۆی مەجالەکە بۆ ماڵم لە خواردێ ینی تۆزێک کۆتایی بۆ لێ بۆی چکە پێویستی بە تۆمەڵێ ملاحەزە بوو یاک با کۆتایی پرسیار بکەم و لەسەر بابەتی فەتی وڵی لەبەرەوەی برادران زۆر قسەیان کرد ینی بەسەراحە ببوورە من زۆر نە لە کۆر قساکەم نە لە هیچ بەڵام لە سەتانەوەتی کە قسە لەسەر بابەتی دیاریە کرێ لە دەرەوەی حەکایەتە کرێ بەڵام بتێ قسەی جدیکەی ماڵتەکەوێتە خواردیەوە ئەو زۆر ناخۆشە من لەگەڵ تۆی ئەبێ مێزگرتێت موافقم بەڵام وەگەمەی ئەم نەبێت لەسەر مەوزوعی ینی وشەی پەتی لەگەڵ تۆیە ئەبێ زۆر جیاوازی لەوە پێشم خۆشە بەخوا ینی تێگەیشتمان زۆر لەسەر پەتی لەسەر وشەی پەتی ینی پێشووتریشەوە بوو ینی باوەڕت پێی نییە زۆر باشە بەڵام ئاماژە بەوە دێت و پێویستە زمان پێویستە لەناو فەرەنگا بمێنێتەوە زمان گرنگی زمان لەوەیە کە بەکار بێ زمان لە فەرەنگا بمێنێتەوە بە پێی پێوەرەکانی زمانە زیندوەکان بە زمانێکی نازیندوو دیاری شێ بەکاری بێنە کاک هەواڵ پێویستە دەکەم لەگەڵ ڕێزم داوای لادێی یەک دۆنیە لادێیەک هەتا دۆنێ لە شار بووە هاتووە هینە هەنێ ناسیۆنالیستەکان شتیان قسەتە مێشکەوە دێ هەرچی وشەی پەتی گوندەیە لە شاریان کرد بە خێوەت نابێ نا ئەوە تەعەسوبە ینی ئەگەر تێگەیشتەوە هەر مەوزوعی لە زمانە برایەن ئەگەر بکرێ هینەکە پەر دەبێت کاک هەواڵ دەست خۆش بێ مامۆستا تەواو کرد وڵاتەکانی زاراوەی خۆی هەیە مەسەڵ کە ئەڵێ میتافیزیک لای کات شتێکە لای هیگەڵ شتێکیکەیە اینجا بۆیە کارکردن لە فەلسفەی تازە یا زەحمەتە من فەلسفەی تازە بە زمانێکی دوو وشە دوو زاراوە بەکارهێناوە سیاسەت و ئەوە لاپەڕەیە دوو وشە لە عەرەبیەوە هاتووە یەکیان ماهیەیە و یەکیان وابزانم شتێکیکەیە
مامۆستای زانکۆ خوێندوێتی وتوێتی لێ فێرە کوردی دەبین خەڵی خوێندوتەوە ئەڵێ وە ئەزانین بە کوردی نووسراوە بە پێچەوانەوە وشە لە گوندەوە دێنی تۆ وەک زاراوە بەکاری دێنی پاشگرت هەیە سیستەمێکی تایبەتی زاراوە دروستکردنت هەیە ئەسڵەن بە کوردی بنووسی هەر بەکرد ناکرێت بە پێچەوانەی بۆچوونەکەی مامۆستان نزارن سەدا سەد سەبارەت بە کەوتت سروشتی مەسەلەی سروشتی هون چوونە یعنی تۆ سەرنجدا کورد ئێمە بەڵای دڵمانە داستانێکە لە کۆبانیش داستانێک کەمانە یعنی ئەوەی لە کۆبانی کرا کەم نەبوو ڕاستی پێم وانە نمونەی زۆر زۆر کە مەگەر مقاومەکەی سالی نگرات شاری پەترسبۆرگ کە مقاومەی ئەڵمانەکانیان کرد نزیکەی 3 ساڵ ئەوەی لە کۆبانی و لە قەڵای دمدمکرا زۆر گەورەیە دەقێکی نووسرام نییە هەموو دەقەکانمان فلکلۆرن ئەوە میلەتێکی سروشتیە شتەکان زارەکی ئەجێڕێتەوە تەنانەت مەڕە ڕخنم لە کتێبەکەی مامۆستاش هەیە کە بەس پشتی بە دەقەکە نووسراوەکان نووسیوە عقڵی کورد لە ئەدەبی زارەچیە بەرجەستە دەبێت لە دەقی نووسراوە بەرجەستە نابێت من پێم خۆشە مامۆستا زۆر ڕەچ بڕۆ پەندی کوردی بخوێنەوە کاکە فەلسەفەیە کاکە تێگەیشتنە ئەسڵەن پەندی کوردی بخوێنیتەوە تۆ پێی بە عقڵی کورد دەبێت کوردێک چۆن بیری کردوێتەوە دەقی نووسراو ڕووبەری سەدا پێنجی فکری کورد ناگرێتەوە چونکە ئێمە دەقی نووسراومان هەرچی بێنی ناکاتە ئەدەبی زارەچیەکە ڕۆحی هەیەت ئەفسانە پەندی پێشینا قسەی مەستا ئەم شتانە بخوێنەوە تێدەگەی کورد چۆن بیری کردوێتەوە بۆیە ئەڵێن کورد میلەتێ مانگەکانمان بخوێنەوە جۆ زەردان ئێستا لە جۆ زەردانیان جۆ زەرد بووە میلەتێکی سروشتی بەڵام ئەها سەیرکە گواستنەوە لە قۆناغێکەوە بۆ قۆناغێک دەوڵەت نەتەوە دروستبوونی دەوڵەت نەتەوە کە پەیوەندی بە مەسەلەی زمانەوەی هەموو زمانەکان لە پایتەخت دروست دەبن لە دەقێکە دەقێکی نووسراوە کاتە کۆمیدیای خوداوەند زمانی ئیتالی لێ دروست بووە دەقێکی بەرز بوو قورئان زمانی عەرەبی فەسیحی دروست کرد ئەسفەهان زمانی فەسیح بوو دوای شیراز ئێستا تارانە زاری ئەستەمبوڵ زاری پەتی تورکیا کاکەزا لە مەسەلەی هەبوونی زاراوە ئەڵمانێکی باکوور لە ئەڵمانیەکی باشوور تێناگە زمانێکیاندان ناوە زمانی فەرمیدو ئەڵمانی کە دەگەن یەک بە زمانە فەرمیەکە قسە دەکەن چونکە ئەڵمانێک لە هەرێمی باباریە لەگەڵ هەرێمی شرا تێک ناگەن حد بە زمانی خۆیان هەمووشی هەر ئەڵمانیە 16 هەرێمە ئەڵمانیا هەر یەکە زاراوەی خۆی لەناو هەر هەرێمێکا کۆمەڵێ بنزانیشەیە بەڵام زمانی دوو ئەڵمان دەگەن زمانە قسە دەکەن ئێمە دۆخمان خراپ نییە ئێمە زاری سەرێکی باشیە وڵاتەکەمان بەدەمێکەوەیە پێویستمان ئەمە گەورەترین نقطەی ضعفمانە زمانمان بەخەوەتە وڵاتمان باشە ئابووریمان باشە هەموو شتێک نەمای نەتەوەیەکی بەهێزمان هەیە باشە قوربان ئەوە دەی بەرمەوە شێروان جعفەر گیان مامۆستا دەستان خۆش بێ طبعا سپاس بۆ هەموو ئەو تێبینیان وترا سپاس بۆ برای خۆشەویستم کاگنزار کە بیرمەندێکی زۆر گەورەیە من هەست دەکەم یعنی دوو کتێبی هەیە کە من خوێندومە لە خۆزگا هەموو کەسێکی خوێنە ڕەخنەگەر لە عەقڵی کورد و بەرگە شتەکانی جوانە دەستان خۆش بێ من مامۆستا تایبەت بۆ بوارەکەی خۆم قساکەم چون بوارەکان تر دەستی بۆ نابم شارەزانین لێ ئەوانە بەس سەبارەت بەوەی کە برای خۆشەویستم کاکتەها باسی شتێکی کرد کە جەنابێن لێرەیەکێکە لە سیمبولە زۆر جوانەکان کە ڕەنگە کەم کەس بزانێت کاکتەهای کێبوولەوەی کە کارەساتی کیمیابەرانی هەڵەبجێ ئەم تەسویری کردو ئەو هەموو دیمەنوشتانەوەی کێکە لە خەمخۆرانی ئەرشیف من پێم وایە کە مرۆڤ ئەگەر خۆی نەناسێ خۆی بە خەڵکتر هەڵەواسێ ئێمە خۆمان ناناسی چون ئێمە ئیشمان لەسەر ئەرشیف نەکردو ئیشمان لەسەر من لە بوارەکەی خۆم قساگەم ئیشمان لەسەر ئەرشیف ئیشمان لەسەر دەستنووس نەکردووە هەر ئێستا ئەو ئێستا برای خۆشەی مامۆستا براین باس شتێکی زۆر طبعاً کوردانی فەیلی من بە حکم یعنی سروشتی خۆم من کوردی فەیلیم زۆر زۆر خۆشەوێت چون ئەزانم کەسانێکی زۆر ساغن لەگەڵەوەی خۆزگا باسی ئەو واقعی کرایە کە کوردە فەیلەکان چۆن لە بەغا گەمارۆ درابوون 3 ڕۆژ خۆیان ڕادەست نەکرد بەبێ فیشەک لە سەربان و بەبرد شەڕیان کرد ئەوە خۆزگا یعنی مەبەسم ئەم شتانە بنووسێتەوە خۆشە ئێمە شت ئەرشیف ناکەین شت پاشەکەوت ناکەین دەمێکە من خەریک پرۆژەیەکەم پرۆژەیەکی مەقام لەسەر مەقامە نووسمەوە ئێستا دوو بەرگم لەسەری نووسیوە کەم کەس ئەزانێت ئەوەی کە من لێکۆڵینەوەم لەسەری کردووە کۆڵەکەی سەرەکی مەقامی کوردی لە لای برانی یارسان و کاکەیە کەچی ئەمە ئەزانێت تەنانەت ناوی مەقامەکان خورشیدی لە دادا خورشیدەوە هاتە مەقامی نیوەشەوی مەقامی دەروێشیەکە ئێساش لای برانی کاکەوی یارسان کە ئەوان کۆڵەکەی سەرەکی مەقامی کوردی بزانێت ئێستا ڕەنگە کەم کەسە ئەو شتانە بزانێت
پێرەکە ئەو هاوکارانان ڕەوانی شاد بێ کاک هەڵکۆت کۆچی دوایی کردووە لە پێرەکەوە بۆ ئێستا 3 ڕۆژە نزیکەی 430 ڤیددیۆم پاشەکەوت کردووە لای خۆم لە هاچی ساید هەواڵەکان دابەزێ مەراسیمی بە خاک سپاردنی لێدوانەکان شتەکان ئەمە ئیشی دەستگایە ئێمە ئەو دەستگایەمان نییە من تاکیدم مانگێتەوە و ڤیددیوانەی چی نامێنێ ئەمە لای خۆم 430 ڤیددیۆم لە پێرەکە پاشەکەت کردو لای خۆم چۆن لە ساتەیەکی مردووە هەتا پرسەکەیشی کە ئەمڕۆ ڤیددیۆکان لای خۆم داونلۆ دەکەم ئەمە کێشەیە مامەساگیان من ئەگەر قسەیەکی جوانی کرد بەڵام ڕوون بێ کەم کەس ئەوە تەرکیزی لای قسەکەی کار نزار بێ دەستێک هەیە ڕاستەکە دەستێک هەیە لە ناو وەزارەتەکان لە ناو دام و دەستگاکان بزانن ئەوانەی بە دڵسۆزی کارەکەن لەو دەستە ئەدرێ چون من ڕاستیەک هەیە ئەمێ ئاماژەی پێ بکەم ئەرشیفی تەلەڤیزیۆنی کەرکووک بردرایەوە بۆ بەختە ئەوەی کە کاکاکەشم جەباری کات خۆی ئەوە زۆر خەریک لەگەڵیان برادران زۆربیان ئاگادارن ئەو ئەرشیفە ئەو ئەرشیفە 2 ساڵ تەلەڤیزیۆن بە نیاز بوو بینێرێ بۆ بەغدا بە تەلەفۆن دوامانە قسەمان کاکە دووە پێویستیمان بە یەک ڤیددیۆیەکە بوو ئەو ڤیددیۆ نرخی 3 دەفتەر بوو بەڵام جۆرگەشی CAR بوو لە ئەمریکا هەبوو دەبواە بەس موافقاتی مەتاڕات وەرگرین لێرە هەستان کەمپینێکمان من و کاکاشم جەباری دەستگان نەما دەرگان نەما پێی نەکوتین ئەمان بەسێکی جوابمان داتەوە کاکە بام ئەرشیفانە نەوێت ئەرشیفەکان 1400 تێب بوو ڕادیۆ ئەوانە ئاخر جار کەمپینێکمان بۆ کرد نردمان بۆ وەزارەت بە ژمارە مۆبایل شەوتمان کاکە بەس پێشوازیمان لەگەین دین بۆ وەزارەت موافقاتی مەتاڕاتمان بۆکەن ئێمە دین ئەو ڤیددیۆ دینەوە بۆ باشووری کوردستان کاسێتەکان تەحویلەکەین پێشووی ببرێتەوە بۆ بەغدا جوابمان لێنەداوە دوا حەلمان هیچ نەما وەزیر ڕۆشنبیریەکێک لە مناسبەکان خۆی هات بۆ کەرکووک من و کاکاشم ئاوا ڕوبەڕووی وەستاینەوە ڕێگەمان لێ گرتمان کاکە بەس وەڵاممان بدەنەوە کی باشە ژمارە مۆبایلی دا پێمان ئەو ژمارە مۆبایلە دوایی نەجوابمانیان داوە نەداخە لەبەر ئەوە دوای ئەوە بە 3 مانگ ئەو کاسێتانیان برد بۆ بەخاو بۆ هەتایە هەزاران تەمسیلی و گۆرانی کوردی نەبینراو بۆ هەتایە فەوتا دەی ئەمە ئەگەر دەستێک نەبێ نازانم یعنی هۆی وەڵام نەدانەوەی ئەم شتانە چییە مەسەن کا ڕۆی دەرگایەک ئەڵەی مەسەن پرۆژەیەکم هەیە کە سیرەکەی وەڵامت نادرێتەوە دێخۆ ئەزانم و کەسانی لە وەزارەتن ڕۆشنبیریشن و ئەزانم پارەشیان بۆ سەرفە بێ بەڵام هەر قسەکەی کاگنزار تەواوە دەستێک هەیە نایڵێ ئەم شتانە ڕێگەی خۆی بگرێت دەستان خۆشی مامەسای بۆ زانیاریتیش یەک قەوسێکم بدەێت بۆ زانێرت حاڵی حاضر ئێستا ئەو ئەرشیفەی لە لای من هەیە لە لای وەزارەت ڕۆشنبیری حکومەتی دەستگایەکی سپاس مامۆستا عزیزی کەس ماوە ڕێزە